بەپێی بەدووادا چوونێکی پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بۆ کەیسی کچە 8 ساڵانەکەی هەولێر تۆمەتبارانی ئەنجامدانی تاوانەکە بە هاوکاری کەسانی دەستڕۆیشت و چەند جارێک کەیسەکەیان لە دادگا بەلاڕێدا بردووە و وتەی شاهێد و باوکی کچەکەیان گۆڕیوە. ڕووپاک ئەحمەد ئاشکرای دەکات بەپێی یاسا تۆمەتباران نابێت بە هیچ شێوەیەک بە کەفالەت ئازاد بکرێن چونکە ئەوان بەپێی ئەو مادەی کە دەستگیر کراون حکمی زیندانی هەتا هەتایی یان لە سێدارەدانیان بەسەردا دەچەسپێت. لەمپەری زۆر لە بەردەم جەرسەکانی محکەمەدا دروست دەکرێت بۆ ئەوەی ئەم کەیسە بەلاڕێدا ببردرێ. ئەو جۆرە تاوانبارانە ئەو جۆرە جەرائیمە خەتەرانە نابێ ینی لە کۆمەڵگا بە ئاسانی بۆی دەرچن. بۆیە من وەکو خۆم پشتیوانی تەواوم دەربڕی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم جۆرە تاوانانە و هەروەها لە جەرسەکانی محکەمە کە هەر شتێک پێویست بکە بە باوکی لاوانم گوت کە من بۆت دەکەم هەم لە گرتنی پارێزەر کە پارێزەرێکی باش بۆ ئەم کەیسە بژیرێ و هەروەها لە پشگیری معنەوی و هەروەها لە دروستکردنی کەمپین هەر شتێک کە پێویست بکە ئێمە لە خزمەتین و فراکسیۆنی کۆمەڵیش بەناوی فراکسیۆنی شەوە قسەمان لەگەڵی کرد هەر پیاوێک یاخود هەر کەسێک دەست درێژی بکاتە سەر هەر ئافرەتێک یاخود کچێک ئەوە بند دەکرێت بە بەندی هەتا هەتایی یاخود بە لێ سێدارەدان. ئەم قانونە بە چەند خاڵێک ظەرفی مشەدەدی پێدەدرێ واتە بارودۆخی توندکردنی پێدەدرێ. لقی هەولێری سەندیکای پارێزەرانی کوردستان بۆ داکۆچیکردن لە کەیسی کچە تەمەن 8 ساڵانەکە دەستەیەک لە پارێزەرانی خۆبەخشی پێکهێناوە. سەرۆکی لقی هەولێری سەندیکای پارێزەرانیش ڕای دەگەێنێت خەڵکی کوردستان دڵنیا دەکەینەوە کە لە قۆناغەکانی لێکۆڵینەوە و دادگایی و پێداچوونەوە بە وردی لە دادگاکان بەرگری دەکەین ناکەوینە پێش بڕیارەکانی دادوەری دادگای تایبەتمەند. ئێمە بە ناوی لقی هەولێری سەندیکای پارێزەرانی کوردستان دڵنەوەی دەدەینە کاک لوقمان و سەرجەم خەڵکی کوردستان کە دەوسیەکەی بە ئەرچی سەرشانی خۆمان دەزانین. ئێمە وەکو پارێزەران وەکو لقی هەولێر لە ڕێگەی دەستەیەکی ڕاوێژکاری بەخۆبەخشی کە ئەرکە مرۆیی و ئەرکە ئەخلاقەکەی پارێزەران وامان لێ دەکات کە ئێمە ئەم دۆسیە بەبێ بەرامبەر بگرینە ئەستۆ و خەڵکی کوردستان دڵنیا دەکەینەوە لەوەی لە قۆناغی لێکۆڵینەوە لە قۆناغی دادگایی و لە قۆناغی پێداچوونەوە بە وردی ئێمە لە دادگاکان بەرگری لێ بکەین. هاوکات لوقمان ئیسماعیل باوکی ئەو کچە تەمەن 8 ساڵانەی کە دەست درێژی کراوەتە سەر ئاشکرای دەکات ئەو تاوانە گەورەیە تەنها لە بەرامبەر منداڵی ئەو نەکراوە منداڵی دیکەش تاوانی لەو جۆرەی بەرامبەر کراوە کەس و کارەکانیان دەیشارنەوە بەڵام ئەو دەڵێت من بێدەنگ نابم تا مافی ئەو منداڵە وەردەگرمەوە. ڕوونیشی دەکاتەوە چەندین جار هەڕەشیان لێ کردووە تەنانەت بە کوشتنیش هەڕەشیان لێ کردووە کە دەست لەو کەیسە بەربدات. ئەرچی هەموو خەڵکی کوردستانە دیفاع لەو مندارەی بکە لەبەرەوەی ئەو مندارە تاوانەکی گەورەی بەرامبەر کرایە لەبەرەوەی منداری تکەش هەر منداری من نییە ئەو منداری تکەش ینی بە چای خۆم چەندین منداری کەم دیتە بەس خەرکەیە خۆی ناتە بەر کامیرەکانی ڕاگەاندن تەلەڤیزۆنی ڕاگەاندن دەرێ عیبە لەبەرەوەی خەرک دەمبینی خەرک دەمناسی بەس ئەمن بەڕاستی ئەمن گوتم ئەمن بێدەنگ نابم لەو تاوانە یعنی لەو تاوانە گەورە و تاوانەکی زۆر زۆر گەورەیە بەڕاستی گوت چەندین جار ئەوەشان کردم هەڕەشەشان نەکردم هەڕەشە کوشتیشم لێکرا من بەردەوام بوویمە. لەژێر فشاری ڕای گشتی ئێستا پۆلیسی هەولێر تەواوی ئەو تۆمەتبارانەی دەستگیر کردوتەوە کە تێوەگڵاون لە ئەنجامدانی دەست درێژیکردن بۆ سەر کچە 8 ساڵانەکە بەڵام ئەمەش نەبۆتە هۆی ئەوەی خەڵک بێدەنگ بکات بەڵکو فشارەکان بەردەوامن داوا دەکرێت تۆمەتباران بە سزای خۆیان بگەن بۆ ئەوەی چیتر ڕووداوی هاوشێوە دووبارە نەبێتەوە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.